بەڕێزان بەردەوامین گفتوگۆ دەکەین لەبارەی دواکەوتنی موچە و کاریگەریەکانی لەسەر زیادبوونی ڕوودا و کێشە کۆمەڵایەتیەکان. ئایا موچە تەناوەیە گیرفانمان نەبوونی موچە تەناوەی گیرفانمان خاڵیەکە ناتوانین پێویستیەکانمان دابین بکەین یان نا کاریگەری لەسەر دڵ و دەروون و مێشک و دەماغ و هەمومان دەبێت کاریگەری لەسەر کێشە خێزانیەکان دەبێت کاریگەری لەسەر زۆربوونی ڕووداوەکان دەبێت گفتوگوێم پرس و باسوبە بەتاکەین لەگەڵ بەڕێز خاتولاجان محەممەد ماسەریە لە کۆمەڵناسی خاتولاجان سڵاو لێ بێم کاتت باش سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان. کاریگەریەکانی موچە چین هەر ئەوەن کێمە بە سەدحی دەیان بینین کە گیرفانمان بەتاڵە یان کاریگەری قوڵتر و درێژمە و داتری هەیە. بەڵێ سڵاوتان لێ بێت و نیوەڕۆی هەموو لایەک باش بێت. لە ڕاستیدا پرسیارێکی جوانە ئەگەر ئێمە بێت و وەڵامی ئەو پرسیارە بدەینەوە ئایا دواکەوتنی موچە یاخود قەیرانی موچە هەر خۆی لەوەدا دەبینێتەوە کە ئێمە تەنها گیرفانمان خاڵیە بێگومان نەخێر. پرسیارەکە لێرەدا گیشتگیرترە ئەوەیە ئایا لایانی دەرونی تاک، ئایا لایانی ئابووری تاک، ئایا پرۆسە کۆمەڵاتیەکانی تاک بەرەو چ قۆناغێک هەنگاو دەنێ کاتێک کە تۆ بەردەوام لە دۆخێکدا لە حاڵەتێکی نائاسایی دەژی کە ئەوەیە ئەو مانگە موچەکە دێ ئایا مانگی داهاتوو موچەکە دێتن یاخود نایەتن بەردەوام لە قەلیقی و لە دڵەڕاوکێ دەژیت. ئەو قەلەقی و دڵەڕاوکێ هەم لە ڕووی تەندروستی بۆ جەستەمان بۆ مێشکمان بۆ بیرکردنەوەکانماندا خراپەکەن گواناکات کە ئێمە لە حاڵەتێکی ئاسایی ئیستقرار بژین و ناتوانین بڕیار لەسەر ژیانی خۆماندا بە تەواتی بدەین. بۆچی؟ چونکە تۆ دڵنیانی لەوەی ئایا مانگی داهاتوو موچەکە وەردەگری یان نا کاتێک کە دڵنیا نەبووی ناتوانیت بەخۆشی بژیت، ناتوانیت پێداویستیەکانت دابینکەیت، ناتوانیت پارە پاشکەوت بکەیت، تەنها دەتوانیت بژیت. بۆیە ئەمەش کاریگەری لەسەر لایانی دەرونیمان دەبێت، لەسەر پرۆسە کۆمەڵاتیەکانمان دەبێتن، لەسەر حتا لەسەر ئەو لایەنانە دەبێت بۆ نمونەیەمەوا دەزانین کە تەنها لەسەر موچە خۆری حکوومەتە، بەڵام بە پێچەوانەوە کاریگەری لەسەر بازار دەبێت چونکە تۆ کاتێک کە پارە خەرج ناکەی داهات کەم دەبێتەوە کە داهات کەم بۆ تۆ کاریگەری لەسەر کۆی هاونیشتیمانیان دەبێتن. باشە خاتولاجانەوەی کە دەڵێ کاتێک موچە نابێ یان زۆر دوا دەکەوێتە نا بە شێوە دەکات کە بژیت، پێ دوایە بە شێوەش دەکات کە بژیت. ئەوە چ جۆرە ژیانێکە کە تۆ تەنانەت نەتوانی پێویستیەکانی خێزانەکەت منداڵەکانیشت دابین بکەیت. وەکو دەڵێن باوە تەنها یەک جار نامرێ ئەو چەندین جار دەمرێ بە تایبەت کاتێک کە منداڵەکەی داوای پێویستێکی لێ دەکا و ناتوانێت بۆی بکڕێ. ئایا ئەمە دەکرێت ئێمە لە ڕووی کۆمەڵاسیەوە نایبنین ژیان؟ بێگومان نەخێر ئەمە دەچێتە چوارچێوەی هەم ئاسایشی دەرونی و ئاسایشی کۆمەڵاتی دوجار ئاسایشی نیشتیمانی تاکیش. بۆچی؟ چونکە پەیوەندی بەو نیشتیمانەوە هەیە کاتێک کە تاک لەو نیشتیمانە دەژیتن نەتوانیت ئارەزوەکانی بینکەدین. بۆ نمونە سادەترین پێداویستەکانی من ساکارترین پێداویستەکانی من کە مافەکی ئاسایی خۆمە نەتوانم دابینی کەم لە جلوبەرگ و لە پێداویستی خۆراک و لە شوێنی مانەوەم. باشە کەواتە لێرە تاک تووشی چی دەبێتن؟ تاک تووشی لادان دەبێت، تاک تووشی تاوان دەبێتن. بۆیە ئەگەر تەمشا بکەی ڕێژەی تاوانەکان ڕێژەی لادانەکان ئەم چەند ساڵە پێش ئەوەی کە قەیرانی ئابووری پێشەوەی کە قەیرانی موچەلم هەرێمەدا ڕووبدا ئەگەر بێت و بەراوردکاریە بکەین دەبینین ڕێژەکە ساڵ بە ساڵ بەرز دەبێتەوە. ڕێژەکە لەو کاتێکە داهات کەم بێتەوە ڕێژەی تاوان و لادانەکان بەرزتر دەبێتەوە چونکە تاکەکان لە پێناو تێرکردنی پێداویستی و حەز و ئارازوەکانیان بەشێکی زۆریان تووشی لادان و تووشی تاوانکاری دەبن. ڕەنگە بەشێکیان بەهۆی ناچاری بن بارودۆخی ژیان و گوزەران ویان لێ بکاتن. لە هەمان کاتدا ئەمە وا دەکات هەم ڕێژەی هەژاری بەرز بکاتەوە هەمیش وا دەکاتن کە ڕێژەی تاوان و لادان لەلایەکی ترەوە پەیوەندی بە پرۆسەی هاوسەرگیریەوە هەیە. ئەگەر ئێمە تەمشا بکەین پرۆسەی هاوسەرگیری پرۆسەی جیابوونەوە ڕۆژ بە ڕۆژ ئەوانەی کە هاوسەرگیری دەکەن ڕەنگە ڕێژەکە بەرزبوونەوە بی یاخود نزمبوونەوە بیتن. ئەمە شتێکی ترە. بەڵام هۆکاری سەرەکی جیابوونەوەی هاوسەران ڕەنگە بەشێکی زۆری ئەگەر لێ بکۆڵینەوە توێژینەوەی لەسەر بکەن پەیوەندی بەلایانی مادی هەردوو لاوە هەبێت. باشە ماوە سالاجان ینی ئەوەی کە دواکەوتنی موچەت بەستەوە بە پرۆسی هاوسەرگیریشەوە جیابوونەوەی هاوسەرانیشەوە ینی لەم ڕۆژانە دادوەرێک ینی لە گفتوگویەکدا باسی ئەوەی دەکرد
زۆر جوان مەسەلەن نەبوونی دامەزراندنی دەبەستەوە بە کەمبوونەوەی پرۆسیا و سەرگیریەوە دەیوت دامەزراندن هەر ئەوە نییە تۆ موچێکی خۆ دەبێ کاتێک کچەکانمان خانمان لە ماڵ دەچنە دەر لە ڕێگا لە دەوام لە شوێنی کار بەر خەڵکی دیکە دەکەون خەڵکی دیکە دەیان بینێ ئەمەوا دەکا پرۆسەی زەواج خێراتر دەبێ بەڵام کاتێک کە تۆ کارت نییە دامەزراندنت نییە لە ماڵەوەی خەڵکی دیکە کەمتر تۆ دەبینێ کەمتر کچان دەبینێ کەمتر بەرکەوتنی هەیە ئەمە وای کردووە کە پرۆسی یاوسەرگیریش کەمتر ڕوودەدا جا ئەو پەیوەستی لە نێوان موچە نەبوونی موچە و هاوسەرگیریدا هەیە یعنی تۆکو کۆمەڵاسێک چۆنی دەبینی ینی ئەکرێ مارگەنجەکانمان هاان بین بڵین زەواج بکەن لە کاتێکدا ئیشی دیاریکراوی خۆیان نەبێ کاری دیاریکراوی خۆیان نەبێ موچەی دیاریکراوی خۆیان نەبێ ئایمە هاندانێکی گونجاوە لێرەدا شتێک دێتەکایەوە زۆر جاران ئەگەر سەیری وڵاتەکانی دەوروبەرمان بکەی وڵاتانی ڕۆژ ئاوا بکەی هەموو تاکێک لە وڵاتە چاوی لە دەستی حکوومەتەکەن یە کە دای مەزرێنی کەمە پێی دەڵێن دامەزراوەی هەمیشەیی و دامەزراوەی کاتی باشە زۆر ئاسایە ئێمە دەتوانین لە ڕێگەی پرۆسەی خوێندنەوە لە ڕێگەی پەروەردەوە لە ڕێگەی خوێندنی باڵاوە بە شێوازێک تاکەکانمان پەروەردە بکەین بە شێوازێک تاکەکانمان فێری کارامەی تواناوی لێ هاتوو بکەین کە لەگەڵ بازاری کاردا بگونجێ یعنی کاتێک کە زانکۆکانمان بۆ شێوازە پەروەردە کرد بۆ شێوازە سیستەمەکەمانداڕێژ بێگومان بازاری کار خۆی دێدەستی خوێندکارەکە دەگرێت بۆ ئەوەی دای مەزرێنی لە لای ئەو کار بکات بەڵام بەداخەوە ئێمە جۆرێک بیرکردنەوەمان خستۆتە مێشکی هاوڵاتیانمان پێمان وایە هەمومان چاومان لە دەستی حکوومەت بێت دەبێت حکوومەت دامان بەزرێنێت بۆچی بۆی کۆمەڵک یاسا هەیە بۆ نمونە یاسای خانەنشینی هەیە یاسای مافی هەیە یاسای مافی کار هەیە با بڵین ئەگەر ئێمە وەکو دامەزراوەیەکی هەمیشەی بەیانی ڕوبەڕووی هەر شتێک بینەوە یاسامانەیە دەتوانین بەکاری بینی بەڵام ئەگەر ئەو یاسایە کە لە دامەزراوە حکومیەکاندا بەکار بێت بۆ نمونە یاسای خانەنشینمانەیە کۆمەڵک یاسای مافمانەیە یاسای مۆڵەتمانەیە یاسای مۆڵەتی دایکایەتیمانەیە ئەگەر بێت و ڕێک بخرێتن جێبەجێ بکرێت چونکە بێگومان ئەو یاسایانە لە کەرتی ناحکمی شەیە لە کەرتە تایبەتەکانی شەیە بەڵام تا چەند ئەو یاسایانە جێبەجێ دەکرێت تا چەند پەرلەمانی کوردستان پەرلەمانتاران کە بەڕاستیەوە ئیشیوانە هاتوونە بە دوواداچوون بۆ ئەو یاسایانە بکەن ڕاستە یاسامانەیە بەڵام جێبەجێکردنی وەکو خۆی تا چەندە خاتو لاجان ینی پێدوانیە ئەندێ جار یاساکانیش لە خزمەتیەوەدان کە خەڵک پەنا بەرێتە بەر حکوومەت یاخۆت ئەوانەشی لە حکوومەتدان یاساکان پێویستی بە هەندێک لە گۆڕانکاریە ینی بۆ نمونە تەنانەوانی زەوی وەردەگرن لە کۆتایی تەمەندا مەسەلەن زەوی وەرەگرن کاتێکە کەیتر ئەوان ژن و مناڵیان پێگەێناوە ڕەنگە منداڵیان گەورە بوو بێ کچ و کوڕیان گەورە بوو بێ ینی بە هەر شێوەیەک لە شێوەکان بوو بێ ببن بە ساحەبی ماڵی خۆیان حاڵی خۆیان ینی پێدوانیە دەبێت چاو بخشێنرێتەوە بەم جۆرە یاسایانەدا ئینسان لە گەنجیدا پێویستی بەوەیە موچەکەی تۆزێک باش بێ بۆی ژیانی خۆی لەسەر بنیاد بنێ ئینسان لە گەنجیدا پێویستی بەوەیە کە زەوی پێ بدرێ بۆی کە کرێچی نەبێ ینی پێدوانیە ئەم جۆرە یاسایانش پێویستاندێک گۆڕانکاری تێدا بکرێ بەپێی ئەوەی خۆم کارم زۆر لەسەر کاری پەرلەمانی کردووە لەسەر پرسەی یاساکانی پەرلەمان کردووە لە هەمان کاتیشدا لە ڕابردوودا کاندید بوومە بەشێکی زۆر لە یاساکانمان یاسای زۆر باشین بەڵام بەداخەوە ئەوانەی کە لە حکوومەت و لە پەرلەمان کە دەبنە نوێنەری هاوڵاتیان وەکو خۆیان ئەرکەکانیان جێبەجێ ناکەن کاتێک کە یاسا هەبوو جێبەجێ نەکرا یاساکە بەمنچی بۆ نمونە ئێمە لە پەرلەمانی کوردستان یاسایەکمان هەیە بە نمونە وەزارەتی خوێندنی باڵا وەزارەتی پەروەردە و بەشێک لە وەزارەتەکانی تر دەبێت بەشێک لە یەکێک لە بەڕێوەبەرە گشتیەکانی خاوەن پێداویستی تایبەتبی بەڵام من هەر پرسیار لە تۆ دەکەم لە کامە وەزارەت خاوەن پێداویستی تایبەتمانەیە کە بەڕێوەبەری گشتیبی بێگومان نییە بۆچی چونکە کاتێک کە من خاوەن پێداویستی تایبەتم دەبمە بەڕێوەبەر لە مەعاناتی ئەو خاوەن پێداویستی تایبەتە تێدەگەم دەزانم چ شتێک باشە بۆوان بکەم بەڵام لێرە یاساکان جێبەجێ ناکرێتن و کاتێکیش کە یاسا جێبەجێ نکرا بێگومان ئێمە وەکو هاوڵاتی کە ئاگامان لە یاساکانی وا تێدەگەین کەم و کوڕیمان لە یاسا هەیە ڕەنگە کەم و کوڕیەکەبی لە یاسا چونکە یاساکان بەردەوام پێویستیان بە هەموارکردنەوە هەیە بەپێی گۆڕانەکانی کۆمەلگا بەپێی ئەو گۆڕانەی کە ڕوو لە کۆمەلگا دەکاتن بەپێی نەوەکان
بەڵام لە هەمان کاتدا لەوە گرنگتر ئەوەیە کە چاودێر بین بەسەر جێبەجێکردنی یاساکان کە بەداخەوە ئەوەش نییە. باشە هاتوولا جان ئەمەژە بۆ کردوتت خۆم کاندید بووم لەگەڵ هەندێک لە پرۆژه یاساکاندا سەر و کارمە بوو یعنی خۆت بۆ ئامادە کرده بوو کە بچێ پەرلەمان کار لەسەر پرۆژه یاسایانە بکەی. ئێسێمە لە ئاڵمەتی بانگەشەداین کارنامەی حزبەکان چۆن دەبینی کارنامەی کاندیداکان چۆن دەبینی بەدوایە کاندیداکان خۆیان کارنامەیان هەیە بەدەر لە کارنامەی حزبەکانیان؟ پێم وایە بەشێکی زۆر لە کاندیدەکان ئەسڵەن نازانن کارنامە چییە، بەشێکی زۆریان لە ئەلفوبەی پەرلەمانی هەر نازانن، چونکە ئەگەر بێت و ئێمە کاندیدەکان پۆلێن بکەین لەسەر چ بنەمایەک ئەو کاندیدانە هەڵبژێردراون زۆر بەزەقی ئەوەمان بە دیار دەکرێت لەسەر بنەمای عەشیرەتگەریە کە بەداخەوە ئێمە چەندین ساڵە تەمشا دەکەین لە ڕابردوودا خەبات کراوە لە پێناو نهێشتنی چینی دەرەبەگایەتی، بەڵام ئێستا لەلایەن هەندێک لایەنی سیاسیەوە بە ئۆپۆزیسیۆنیش بگرەوە زۆر بەڕوونی بەزەقی دیارە کە ئەم شتە زەق دەکەنەوە لە نێو کۆمەلگادا کە بەشێکی زۆر لە کاندیدەکان ئەسڵەن کەسی نزیکی بەرپرسەکانن یاخود مۆدیلێکی تر پێیا بۆ کە ژنەکە لە پەرلەمانی کوردستان بۆ پیاوەکە بۆ پەرلەمانی عێراق بڕاتن یاخود برا بە برا یاخود کوڕ بەبا مهم کۆمەڵێک شت پێیا بە کە ئەگەر بێت و ئێمە لە گرنگی ئەو حاڵەتە بکۆڵینەوە تەمشا دەکەین ئەومان بۆ بە دیار دەکەوێت کە ئەوانە تەنها لە پێنا ئەوەی یان پێگەی ئابووری خۆیان بهێڵنەوە یاخود لە پێناو ئەوەی کە عەشیرەتەکەی خۆیان بپارێزن بهێڵنەوە لە پێناو ئەوە نییە کە هاونیشتمانیان بپارێزن. تێدایە بۆ نمونە گەنجێکی چالاک لە عەشەت و بنەماڵەیە کە خۆی کاندید بکە یان ژنێک لە پەرلەمانە پیاوەکەشی بەتوانایە هەوڵدا بچێتە پەرلەمان یان بە پێچەوانەوە پیاوێک لە پەرلەمانە ژنەکەشی بچێتە پەرلەمان. ئێمە کێشەمان لەوەی نییە کە لە خێزانێک چەند کەس دەستێتە پەرلەمان، بەڵام ئایا لە ڕابردوودا ئەوانە لە حکوومەتی هەرێمی کوردستان لە بەغدا پلۆپۆستیان هەبوو چیان کردو بۆ هاوڵاتیان؟ ئێمە دەبێت بێت لەسەر ئەو بنەمایە بیر بکەینەوە قسەی بکەین کە لە ڕابردوودا ئەوانە پۆستیان هەبووە هەم لە حکوومەتی هەرێمی کوردستان هەم لە بەغدا چیان بۆ هاوڵاتیان کردو بەرهەمیان چی بووە دەرەنجامی ئەو بەرهەمانە چی بووە. ئەگەر نا ئێمە تەمشا بکەین کاندیدی زۆر باشمان هەیە کە لە بنەماڵی کەسی هەژارە خۆی پێگەیاندووە، بەڵام من دڵنیام لەوەی ئەو کاندیدە باشانە ناڕۆن. باشە خەتولاجان تۆ کۆمەڵناسی ینی بۆ ینی ڕوانینێک هەمومان وەکو دەڵێ کوڕاژارین، بەڵام بۆ ڕوانینێکمان ینی تا ڕادێک لەم کۆمەلگانەیەمە ڕوانینێک دروست بووە کاوێ باشەکانت لە کوڕاژارەکان بن و هەر میلمان بۆ هەژارەکانە بێ ینی بۆ هەژاری بکەین بە فەزیلت لە کۆمەلگەیە. لەبەرەوەی ئەگەر تەمشا بکەی ئێستا هەر لە پۆستەرەکانەوە تەمشا بکەین ئەوە بەڕوونی دەبینین کە ئێستا پرۆسەی کاندیدکردن لە هەرێمی کوردستان و لە عێراق بەداخەوە بۆتە بەرژەوەندی و بازرگانی. یعنی ئەگەر سەیری بەشێکی زۆر لە کاندیدەکان بکەی یاخود سەر بە عەشیرەتێکە یاخود کەسێکی نزیکی کەسێکی سیاسێک کە دەسەڵاتی هەیە یاخود کەسێکە کە پێگەیەکی ئابووری بەهێزی لەو هەرێمی کوردستانە و لەو عێراقە هەیە کەسە هەژارەکە تەنها بۆ کۆکردنەوەی دەنگ و بۆ جوڵاندنی هەست و سۆز و عاتیفەی خەڵکە. بەڵام خۆدایان کوڕاژاریشمان بینیوە پلۆپۆستیان هەیە ینی هەر بۆ نمونە لە کەرنەڤاڵی لیستی 222 یەکێتی لە کەرکووک بافڵ تاالبانی سەرۆکی یەکێتی بە دەنگێکی بەرز بە ئامادەبوانی وتی وایان دەزانی من کوڕەهەژارێک ناکەم بە پارێزگار ئەوە تا کوڕەهەژارێکم کردووە بە پارێزگاری شارەکە. دەیان نمونەی دیکەشمانەیە کوڕاژار بوو بە سەرۆکی پەرلەمان کوڕاژار بوو بە پارێزگار کوڕاژار پلۆپۆستی هەیە ینی ناکرێ ئەمانەش ببینین بە تایبەت بۆ نمونە ئەوە تازەترین نمونەیە کە سەرۆکی یەکێتی ئاماژەی پێکردووە. ئەوانە دەبینین بەڵام حاڵەتن کۆی گشتی من باز دەکەم بۆ نمونە ئەگەر بێت و تەمشاکەین لە بازنەی سلێمانی کاندیدێکمانەیە بە ناوی جوتیاری خوێندکاران کاک جوتیار کەسێکە کوڕەهەژارە خۆی پێگەیاندووە یعنی کەسێکی زۆر بەتوانە لێ هاتووە خۆزگە دەخوازم کە لە پەرلەمان بیبینم بەڵام بەداخەوەم نایبینم. مەڵێ بەداخەوە هیوادارین کە سەرکەوتوو بن هەمویان نانی خەڵکی بەتوانان ئەو ڕەشببینیە خۆش نییە ینی ئەو کاندیداکانی تریش خەڵکی بەتوانان کەسانی باشن لە بواری خۆیاندا کە کاریان کردووە ینی ئەوە خۆشببختانە جێگە متمانەی تۆیە وەکو کۆمەڵناسێک
بێگومان خەڵکی باشی دیکەشی تێدا هەن منیش لە نزیکەوە دەیناسم یعنی ئێمە بانگەشە بۆ هەموو کاندیداکانەکەین بۆی کاندیدی تایبەتی ناکەین. خاتولاجان بینە سەر باسەکەی خۆمان ئەو ڕووداوە زۆرانی کێسە لە کۆمەڵگەدا ڕوو دەدەن ڕووداوی مینی زۆر مەسەلەن هەندێکیان ڕوودا هەر چاوەڕوان نەکراوە بەڵام هەندێکیان زۆر چاوەڕوان نەکراوترن بۆ ڕوو دەدەن ینی پەیوەندیان بە دۆخە ئابوووریەکەەوە هەیە. بێگومان دۆخی ئابووری کاریگەری لەسەر نەک هەر لایانی با بڵێن گیرفان وەکو باسمان کرد گیرفانی هاوڵاتیە بی بۆ دابینکردنی پێداویستەکانی کاریگەری لەسەر لایەنە دەروینی کۆمەڵاتیەکە هەیە کاتێک کە تاک گیرفانی بەتاڵ بوو بێگومان تووشی چی دەبێت تووشی دڵڕاوکە دەبێت تووشی سترێز دەبێت تووشی قەلەقی دەبێت تووشی کۆمەڵێک نەخۆشی دەرونی دەبیت تووشی کۆمەڵێک حاڵەتی دەرونی دەبیت کە هەندێک جاران ناتوانێت بەسەر بیرکردنەوەکانی خۆی هەستەکانی خۆی کۆنتترۆل بکات پەنا بۆ تاوانی و بۆ لادان دەبات کاتێک کە تاک نەیتوانی پرۆسی هاوسەرگیری پێکبینێ ڕەنگە پەنا بۆ شتی ناشیاو بە کاتێک کە تاک نەیتوانی پێداویستەکەی ماڵ و منداڵی پڕ بکاتەوە کە پێداویستە سەرەتایی ساکارەکان من باز دەکەم ڕەنگە ناچار بێت کە پەنا بۆ کاری ناسایی باتن کاتێک کە کچێک لە سەرەتای تەمەنی گەنجێتی و هەرزەکاریتی کە نەتوانێت کۆمەڵێک پێداویستی سەرەکی و حەز و ئارەزوو هەیە کۆنتترۆلی بکات کە لە ناسکترین تەمەنیتی ناتوانێت وەکو من بیرکات و ناتوانێت وەکو من کۆنتترۆلی هەست و سۆزەکان و ڕفتارەکانی خۆی بکاتن ڕەنگە دووبارە تووشی کاری لادان بێت پەنا بۆ شتیکە باتن کەواتە دوجار ئێمە دەتوانین بڵێن پارە کاریگەری لەسەر کۆی پرۆسەکانی کۆمەلگا هەیە لە سەلایانی ئابوووریە کۆمەڵایەتەکەی دەرونیەکەیە لەسە لایەنە تەندروستەکەی تۆ کە پارەت لە گیرفان نەبوو ناتوانانی تەندروستی خۆت بەرەو باشتر ببێت. باشە هاتولاجان وەکو دەڵێت تا ئێستا تەنها دەستمان قسۆتە سەر کێشەکان برینەکان چارەسەرەکان چین تازە ئێمە دۆخێکە لەگەڵی ڕاتوین بەداخەوە ینی ئێمە کە 2025 ئەمانۆ هیوادارین 2025 وەک 2024 نەبێ وەک 23 نەبێ ببرە ینی ئەوەم ساڵتا ئێستا هەژ موچە دابەش کراوە ئەمە چاوەڕی موچەی مانگی نۆین ئەگەر بدرێ بۆ نمونە ینی تازە دەبێ ژیانی خۆمانی لەگەڵدا ڕێک بخەین تۆ چی بە چارەسەر دەزانی چۆن ئێمە ژیانی خۆمان لەسەر ئەم بنەمایە ڕێک بخەین نەبێ بەو قسەی کە دەڵێ هەژاری چۆن مامەڵی لەگەڵدا بکەین دەڵێ هەژاری چل ڕۆژی زەحمەتە دوجار مرۆڤ لەگەڵیدا ڕادێ ئێمە هیوادارین لەگەڵە ڕانین بەڵام دۆخێکاتۆتە پێش چۆن مامەڵی لەگەڵدا بکەین لانی کەم کاریگەری نەکاتە سەرەوەی کە دۆخی نەخوازراوی دیکە بێتە ژیانمانەوە بەوە کاری دواکەوتنی موچە. بەڵێ ئەمەیان ئەو لایەنیان بەشێکی زۆری پەیوەندی بە حکوومەتی هەرێمی کوردستان و ئێمە بەردەوام ئەگەر تەمشا بکەین وەفد دەنێرین شان دەنێرین بەڵام کاتێک کە کێشەیەک دێتە پێشەوە دەبێت ئێمە بە دوای ڕێگایەکی ستراتیژی هەمیشەیی دابگەڕین ئەگەر ئێمە ڕێگاکەمان ئەوە بێت ئەو مانگەی واژوو لەسەر نردنی موچەکرا مانگەشکە واژوو نەکرا کەواتە دووبارە حاڵەتەکان دووبارە بارودۆخەکان ڕوبەڕووی هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەبنەوە ئەو حاڵەتە بەشێکی زۆری هاوڵاتیان تاڕادەیەک ڕەنگە بتوانن خۆیان لەگەڵ هەژاریەکە ڕابێنین یاخود خۆیان لەگەڵ ئەوەی پەنا بۆ کاری تر ببن کاری تایبەت بکەن بەڵام دوجار بازار دووبارە تووشی هەمان قەیران دەبێت و چونکە کە من موچە خۆر بووم کە ئەو موچە خۆر بوو نەها داهاتەکەی سەرف کرد بێگومان خەرجی کەم دەبتەوە بۆیە حاڵەتەکەمان دوولایەنە هەم پێویستە حکوومەت پەنا بۆ ڕێگایەکی هەمیشەیی باتن کە نەک بەردەوام مانگانە ناچار بێت وەفد بنێرتە بەغدا و حاڵەتەکەی دووەمی ئەوەیە کە هاوڵاتیان تەنیا و تەنیا چاویان لە حکوومەت نەبێت کە لە هەمیشەیی لە حکوومەت لە دەستگا میدیەکاندا بمەزرێن بێگومان دەبێت ئەوانیش پشت بە خۆیان بەسن و وا بکەن کە خۆشبەختانە ئێستا ئەوە دەبینین کە هاوڵاتیان پشت بە خۆیان دەبەستن کاری سەر بە خۆ تایبەتی خۆیان هەیە. باشە خاتولاجان بۆ ئەو ملیۆن هاوڵاتی کە تازە ینی پشتیان بە حکوومەت بەستەوە وەکو دەڵێ چاویان لە دەستی حکوومەتە بۆ ئەوان چی بەداخەوە زۆرێک لە ڕووداوەکانیش هەر لە چینی فەرمانبەرانن لەو چینەن کە موچەخۆری کۆمەڵگان پێشمەرگیان لە هێزانامنیەکانن ینی دەبینین ڕۆژانە زۆرێک لە ڕووداوەکانیش ینی لەم چین و توێژەشن ئەمان چی بکەن ئەمان چۆن ژیانی خۆیان لەسەر ئەو بنەمایە ڕابێنن ژیان ڕاهاتن لەسەر بنەما
ڕۆژێک تۆ دەتوانانی 2 ڕۆژ دەتوانانی 3 ڕۆژ دەتوانانی بەڵام ڕۆژی چوارەم و پێنجەم کە داهاتەکەت نەما لێرەدا تاگ یاخود تووشی قەرز دەبێتن هەرچەند بتوانانی بە استراتیژی ئەو موچەیە کە هەیتی پلانی بۆ دانێتن بەڵام دوجار کە تاکێک خاوەن خانووی خۆی نەبوو خاوەن نەخۆش بوو خوێندکاری هەبوو ناچار دەبێت کە پارە قەرز بکاتن بۆیە دووبارەکە وتم ئەو کەسانەی کە ڕوبەڕووی لادان و تووشی تاوان دەبنەوە بەداخۆ بەشێکی زۆریان لەو خێزانانە هەڵدەکەون کە ئاستی مادیان یاخود داهاتیان کەمە. باشە هاتولاجان هەندێک دیاردە دەبینین ئێستا لە نێو کۆمەڵگەی ئێمەدا بوون منە باسکردنی ڕووداوەکان یعنی توێژەرە کۆمەڵایەتیەکان کۆمەڵناسەکان ئێسانێک لە دادوەرەکانیش فێریەوە بوون یعنی کێشەکان ئەو کێشانی کە هەندێکیان نامۆشن بە کۆمەڵگا یاخۆت ڕووداوی دەگمەنن دێن باسیەکان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە شاشەی میدیاکانەوە وە کوشتی عجیب و غەریب ینی بینەر یان ئینسانیش حەزەکە شتێک ببیستێک کە پێشتر نەیبیستووە لەبەرەوە ڤیولایکی زۆرە ئیتر لەبەرەوە بووە بە جۆرێک لەوەی خەڵکێکی زۆر دەستی داوەتێ ئای لە ڕووی کۆمەڵاسیەوە مە گونجاوە ئێمام ڕووداوە عجیب و غەریبانە باز بکەین هەموو کەس بیان بینێ ئایا ئەمە لایەنی قازانجی زۆرترە بۆ کۆمەلگا ئەبێت هۆکاری کەمبوونەوەی ڕووداوەکان هۆشیاریمان بەرامبەری زیادەکە یان بە پێچەوانەوە هەندێک لە کۆمەڵاسان دێڵێنەمە وا دەکات ڕووداوانە ئاسایی بنەوە بەلامانەوە ئاسایی بنەوە لە نێو کۆمەلگەیە و چەندبارە ببنەوە. بێگومانەوە شتێکی ئاساییە ئەگەر تەمشاکی بەشێکی زۆری لەو کەسانەی ئەو کارانە دەکەن لە ڕاستیدا بە ناهۆشیارانە ناکەن بەڵکو بە ئاگایانە دەکەن تەنها ئامانجی ئەوانە قازانجە چونکە لەسەر بنەمایەکی زانستی و ئەکادمی ناکەی تۆ کاتێک دێ زۆر شتەکان گەورە دەکەی زۆر شتەکان زەق دەکەی هەروەکو بەڕێستان وتت کە ئاسایی دەکەی و کاتێک کە شتەکە لە بەرچاوی تاک ئاسایی بووە تاقەکە پەنا بۆ ئەو شتە دەبا ئەو شتە دووبارە دەکاتەوە ئێمە کاتێک کە توێژەری کۆمەڵایەتین کاتێک کە توێژەری دەرونینە کاتێک کەسێکین لە بواری یاسادا کار دەکەین پێویستە کاتێک باسی کەسێکیشمان کرد زۆر بە ئاگایانە بیت ئامانجمان لەوەی هۆشیارکردنەوەی خەڵک بێت نەخو تەنها ئامانجمان لەوەی بیت کۆمەڵێک ڤیولایک بۆ خۆمان زیادکەین و دواتر بیر لە قازانجی مادی بکەینەوە بەداخەوە بەشێکی زۆری کە لەوانە ئێستا لە کۆمەلگا پەیدابوونا بەشێکی زۆریان پسپۆری خۆیان نییە ئەوانەی کە پسپۆری خۆشیانن لە پێناو بەدەستهێنانی ناوبانگ و کۆکردنەوەی داهاتی مادیە نەوەک لە پێناو ئەوەی کە تاک هۆشیار بکەنەوە. باشە کەواتە چی بۆ کەسانە دەڵێ ئایا بەردەوام بن ئایا هەر لەسەر بنەمایەوەی کە خۆیان پێیان وایە کە قازانجی زیاترە یان نا ئەوێ ڕێگەیان لێ بگرێ ئایا کرێمە بە یاسا مامەڵیان لەگەڵدا بکرێت؟ بێگومان ئەوانە دەکرێت بە ڕێگەی یاسایی و مامەڵیان لەگەڵدا بکرێت چونکە بەشێکی زۆریان هەروەکو گوتم دوور لە پسپۆری خۆیانە کاتێک کە تۆ دوور لە پسپۆری خۆت کارت کرد بێگومان ناتوانانی بە شێوازەیەکی ئەکادیمی پیشەیانە و زانستیانە کار بکەیت ئەوانەی کە لەسەر بنەمای پسپۆری خۆیان کار دەکەن لە پێنا ئەوەی لانی مادیان بەرزکەنەوە یاخود خۆیان بەناوبانکەن ئەمە دەبێت ڕێگای یاساییان بەرامبەر بکرێت چونکە کاتێک کە ئێمە کار دەکەین کەیسەکان وەردەگرین بۆمان نییە کەیسەکان بە ناوی خۆشیان بنووسین دەبێت بە شێوازێک ناوی کەیسەکان بنووسین کە بە شێوازێکی نهێنی تەنها هێما و حرفی یەکەم و وشە یەکەمەکانی ناوەکانیان بێتن. ئەتولاجان محەممەد ماستەر لە